وەک تیمی کورسا نیوز ئێستا لە بازار دۆلارەکەی شاری سلەیمانین و دەمانەوێت نرخی بەرزبوونەوەی دۆلاری بەرامبەر بە دیناری عێراقی بزانین کە ماوەی چەند ڕۆژێکە ئەم بەرزبوونەوەی بەخۆ بینیوە. سەلام عەلەیکوم کاک حاجی باشی. ئەگەر پێمان بڵێ ئەمڕۆ نرخی دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی چەندە و چی گۆڕانکاریەکرێت؟ بەڵێ ئەمڕۆ تقریبەن لە 100 بەیانی 28 تا کراوەتوی سەر لە دەوری 125 سایە بازار تا ئەم دەقا بەنسبەتی دیناری عێراقیەوە وەکو پێویست بەنقی مرکزی دۆلار ناخاتە بازارڕەوە لەبەرەوەی تقریبەن وەکو بۆچوونی خەڵک و وەکو ئەوانەی کە خەڵک تەجروبەیان هەیە لە توجارەتە ئەبێ بەنقی مرکزی سعری دیناری دۆلار بەرز کاتەوە. بەنسبەت ئەوانەی کە پرۆژیان هەیە و پێویستیان بە گۆڕینەوەی پارە و دۆلار بکەن بە دینار ئەمانە سوودمەندن، بەڵام کۆمەڵێکی قستی لایە ئەمانی کە قستیان لایە زەرمەندی بازارن ئێستا. نرخی دۆلار لە ماوەیەم دو سێ ڕۆژەیە زۆر بەرز و نزمی کردووە لە 25 تا 130 ڕۆژ دوێنێ، بەڵام ئەمڕۆ هاتووەتەوە خوارە ئێستا لە دەوری 128,500 بەڵام دەمێکە ساڵ و نیو زیاترە بێت ئەم سارەی بەخۆیەوە نەبینیەوە. سا بڵین ئەم نرخە بەرزە بڵین خانی 28 و 29 لە دوێنیەوە تقریبا ئەمە ئەم سعرەی بینیوە. کاریگەریەکە ئەگە بەردەوام بێ کاریگەریە بێت جارێ لە ڕێوە کاریگەری وای نییە. وتەبێژی بازاڕی دۆلارەکەی سلەیمانیش دەڵێت بەهۆی دابەزینی بەهای دینار بەرامبەر دۆلاری ئەمریکی کاریگەری خراپی دەبێت لەسەر باری ئابووری هاوڵاتیان، بۆیە پێویستە بە جۆرێک مامەڵە بکەن کە بەشێک لە دراوەکانیان بکەنە دینار و بەشەکەی دیکەشی دۆلار بێت. ئەگەر ئەم بەرزبوونەوەی دۆلاری ئەمریکی لە بەرامبەر دیناری عێراقیا بەردەوام بێت دوا بە دوای ئەوە هەڵاوسانیش دروستە بێت و ئەتوانی بڵێن ئەنی هاونیشتمانیان تووشی زەرور و زیانی زۆر گەورابن. پێم باشە ئەوانی کە سەرمایەکی نەختینیان هەیە و هیچ وەبەرهێنانێکی پێوە ناکەن و باشتریشە ئەمە هەر وەکو پرەنسیپێکی دارایی ژوایە کە ئەو کەسانەی کە سەرمایەکی نەختینیان هەیە وا باشترە بیکەن بە چەند عوملەیەک. بۆ نمونە ئەگەر تۆ 10,000 دۆلارە هەبێ با بەشێکی دینار بێ بەشێکی دۆلار بێ، ئەگەر بەهای دۆلارەکە بەرز بۆ ئەو کاتە تۆ بە زۆرێک لە زۆرەکان مستەفید دەبی. ئەگەر بەهای دۆلارەکەش دابەزی بەڵام لە بەرامبەرە بەهای دینارەکە لە بەرامبەر دۆلاری ئەمریکا بەرزە بێتەوە. ماوەی چەند ڕۆژێکە بەهای دیناری عێراقی بەرامبەر بە دۆلاری ئەمریکی دابەزینی بەخۆوە بینیوە، بەڵام بەڕای شارەزایان پێیان وایە کە ئەم دابەزینە یاخود بەرزبوونەوەی دۆلار کاریگەریەکی ئەوتۆی نابێت لەسەر بازار تا ئەو کاتەی دۆلار نرخێکی جێگیر بەخۆوە دەبینێت. هێمن کەمال، کورسات نیوز، سلەیمانی.